یەکێتی کەمەندامانی کوردستان سەردانی نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە لەلایەن خۆشەویستانمان نوێنەرانی ڕاستەقینەمان لە شاری سلێمانی پێشوازی گەرممان لێکرا یەک یادداشتمان پێشکەش کردوون کە تەنها یەک خاڵی تایە. هەموو تەرکیزی ڕێکخراوەکەمان و کەمەندامان مەخسۆتە سەر ئەو خاڵە، ئەویش هاوتاکردنی موچەی کەمەندامانی کوردستان بە هاوتاکردنی موچەی کەمەندامانی عێراق کە لە ئێسەدا موچەی ئەوان لە ئێمە دووقات و سێقات بەرامبەری موچەی کەمەندامانی کوردستانە. ئێمە خۆمان بە پێشتر ئەزانی لە خانەنشینان کە موچەکەمان زیاد بکرێ بەوەی کە کەمترین موچەمان هەیە لە هەرێمی کوردستان، بەوەی کە هەتا ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق و بگرە لە شەرقی ئەوسەتیشە هیچ کە زۆک و کەمەندامان کەمی موچەیان نییە. بەڵام کە خانەنشینان کرا ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ هەر کەس و لایەن و شخصێک کە ئەم هەوڵیاوە خانەنشینان موچەکانیان هاوتای خانەنشینانی عێراق کرێ. بەڵام لە دوای ئەمەوە هیچ کەس بە حەقتر نازانن، هیچ کەس بە پێویستتر نازانین، هیچ کەس بە مستەحەقتر نازانین لە ئێمەی کەمەندامان کە موچەکەمان هاوتای موچەی کەمەندامانی عێراق کرێ. بۆیە ئەم یادداشتەمانەوە بەم خۆشەویستانە لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و داواشمان لێکردوون لەگەڵ گەڕانەوەیانە بۆ عێراق، بۆ پەرلەمانی عێراق، لەگەڵ وەزیری کاری عێراقدا بنیشن، لەگەڵ وەزیری دارایی عێراقدا بنیشن، لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی هاوڕێیان لە پەرلەمانی عێراق کۆ ببنەوە، بیکەنە بابەتێکی گرنگ، بیکەنە بابەتی سەرەکی خۆیان، هیچ شتێک نەکەن، تەکلیفیان لێ ئەکەن، هیچ ئیشێک نەکەن، ئەوە بکەن کە دڵی 76,000 کەم ئەندام لەم کوردستانە خۆش بکەن، موچەکەمان هاوتا بکرێت، چکە بەڕاستی چاوەڕێی هەڵوێستی ئەمانین و زۆر نائومێد بووین لە زۆر وەزارەت و شوێنی تر. بۆیە بەڕاستی ئەمان کە نوێنەری ڕاستەقینەی ئێمن هانامان بۆ هێناون تکایان تێ ئاکەین کەمەندامان لە ئاسێکی زۆر خراپدا ئەژین، باری ئابووریان ئێجگار خراپە. ئەو مژدەیە کە هاتنەوە ئەم جارە بۆ سلێمانی و بۆ کوردستان مژدەی ئەوەیان پێبێت کە بەڵێنێک بن بە کەمەندامانی کوردستان کە موچەکەیان هاوتا ئەکرێ یا کاری جدیان لەسەر هاوتاکردنەکە کردووە. من لێرە قسەکانم کۆتایی پێنم بەجێڵم بۆ خوشکوبرایانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لەبەر چاوی ئێوە خەڵکی کوردستانە بەڵێنمان پێبن کە پشتیوانمان بن و پشتیوانی داواکەمان نووس سوپاسدانەکەین. هەموو لایەکتان بەخێر بێن. بەدنیایی ئێمە ئەمڕۆ وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە پارێزگای سلێمانی ئامادەبوونمان هەیە لێرە بۆ وەرگرتنی یادداشتی یەکێتی کەمەندامانی کوردستان کە داواکاریان ئەوەیە کە موچەکانیان هاوتای هاوشێوەکانیان بکرێت لە عێراق. بەدڵنیاییەوە ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران پشتگیری تەواوی خۆمان بۆ داواڕەوەکانی ئەوان دووپاتەکەینەوە. کەمەندامانی ئەم نیشتیمانە ڕۆڵی ئەم نیشتیمانن، هاوڵاتی ئەم نیشتیمانن، مافی خۆیانە کە ژیانێکی شایستەیان هەبێ، ژیانێکی ڕێزلگیراویان هەبێ و بڕەموچەیەکیان پێ بدرێت کە بتوانێت هاوکاریان بێت لە دابینکردنی خەرجی و ژیان و گوزەرانیان بە شێوەیەکی ڕێزلگیراوانە و سەربەرزانە. بۆیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بەهۆی قەیرانەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستانەوە بەداخەوە ئەم توێژەش بەدەر نەبوون لە کەمکردنەوەی موچەکانیان، لە لێبڕینی موچەکانیان. بۆیە ئێمە ئەمڕۆ لە دوای دروستبوونەوەی یاخود دروستکردنەوەی پەیوەندی لەگەڵ حکوومەتی ناوەندە لە دوای ئەوەیەوە بڕیاری دادگای فدراڵی دەرچوو بەوەیەوە موچە لەلایەن حکوومەتی فدراڵەوە دەستەبەر کرێ بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان. کەمەندامانیش مافی خۆیانە کە هاوشێوەی هەموو موچەخۆرانی تر موچەکانیان هاوتای هاوشێوەکانیان بکرێت لە عێراقا. بۆیە بۆ ئەم داخوازیان ئێمە دووپاتی پشتیوانی خۆمانەکەینەوە بە داواکاریەکانیان ئەوەشی پێمان بکرێت بە دنیایەوە لە ئەنجومەنی نوێنەران لەگەڵ هاوڕێکانمانە بۆ سەرخستنی داواکاریەکان و بەگەیاندنی ئەنجامگەیانی داواکاریەکەیان درێخی لێ ناکەین. دووبارە ئێوەش بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. سڵاو بەڕێزان، زۆر بەخێر هاتن. ڕاستەکەی بەداخەوە من ئاگادار نەکرامەوە پێش ئەم پرس کۆنفرەنسە کە دانیشتن هەیە لەگەڵ ئەم بەڕێزانە یەکێتی کەمەندامانی کوردستان. بەس ئەوەی تاکە پەیامێک کە ڕاستەکەی من هەم بێت ئەوەیە کە حکوومەتی هەرێم زۆر دەمێکەیە ڕاستەکەی یادداشتی پێشکەش بە حکوومەتی ئیتیحادی نەک حکوومەتی ناوەند شمام سیستەمێکی فدراڵیە پێشکەش کردو. ئێستا ئەو بابەتە کەوتۆتە بەردەمی حکوومەتی فیدراڵی سەبارەت بە هاوتاکردنی موچەی ئەم کەم ئەندامان بە تەکید هەر لەژێر ڕۆشنایی بڕیاری دادگای فیدراڵی و هەروەها مادەیەکی دەستوریش کە ئاماژە بەوە دەکات کە هەموو هاوڵاتێکی عێراقی لەسەرەوە تا خوارەوانێ لە ماف و ئەرکەکانیانە
یەکسان کەواتە ئەبێ موچەکانیش بێگومان یەکسان بێ یەکێک لەو موچانە یان لەو منحانە بەدڵنیاییەوە ئەو توێژە غەدر لێکراوان کە زۆر زۆر ڕاستیەکەی پێویست دەکا دەسەڵات هەڵبگەڕێتەوە سەریان کە ئەوانیش کەم ئەندامانن و با هاوتاکردنی موچەکانیان و هەموو هەوڵێکمان ئێمە وەکو ئەندام پەرلەمان وەکو نوێنەری ئەم شارە جوانەمان شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی بەدڵنیاییەوانە ئەخەینەگەر و متابعەی ئەو هەنگاوانەی حکوومەتی هەرێمیش دەکەین بۆ گەیشتن بۆ دەرئەنجامەی کە ئەم بەڕێزانە خوازیارن و سوپاسدانەکەم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان پێشەکی بە خێراتنی هەموو لایەکەکەین و بەناوی خۆم و بەناوی هاوڕەکانیشمان لە نوێنەرانی پارێزگای سلێمانی لە ئەنجومەنی نوێنەران پشتیوانی خۆمان بۆ داواڕەواکەی ئەم بەڕێزانە دووپا دەکەینەوە کە پێم وایە داوایەکی ڕەوایە و من لێرەوە حەزەکەمەوە بە بەڕێستان بڵێم ئێمە پاڵپشتی یاسایی زۆر بەهێزمان هەیە بۆی داکۆکی لەم کەیسە و لە کەیسی سەرجەم توێژەکانی خەڵکی کوردستان بکەین. خۆشبەختانە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی لە 21 شوباتە کە پێم وایە دەستکەوتێکی زۆر گەورە بوو بۆ خەڵکی کوردستان، بەڵام بەداخەوە زۆر جار تەفسیری سلبی بۆ کرا لە هەرێمی کوردستانە کە پێم وایە ئەم دەستکەوتانەی کە ئەمڕۆ موچە هەیە بەشێکی ئەوەیە چونکە لە ساڵانی ڕابردووە هەمومان نەزانین حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمی نەکرد لە سزادانی خەڵکی کوردستان، بەداخەوە سیستەمی لێبڕینی موچەی داهێنا، سیستەمی پاشەکەوتی داهێنا، سیستەمی خەرجنەکردنی موچەکانی داهێنا و هەروەها حەزەکەم لێرە ئەوەش بڵێم تەنها ئەم توێژە نییە بەڵکو توێژەکانی تر لە کوردستان هەمویان مستحقن و چۆن خانەنشینی سەریگرت دڵنیابن ئەمەش سەرەگرەیە لە بەرەوەی مادەی دەستوریمانەیە مادەی 14 لە دەستوری هەمیشەی عێراق ئەڵێ سەرجەم هاوڵاتیانی عێراق پێویستە لە ئیمتیازات و مافەکانیان یەکسان بن کە پێم وایەوە خاڵێکی بەهێزە و بڕیارەکەی دادگای فیدراڵی وایە یاسای هەمواری بودجەی ساڵی 2024 کە ئەمانە هەمووی خاڵی بەهێزن و هەر ئێوەش نین بەڕاستی بەڕێزەکان خاوەن پێداویستە تایبەتەکانی هەرێمی کوردستان نزیکەی 13,000 خەڵکی هەرێمی کوردستان کە ناونووس کراوە موچەی نییە و ئێمە سەردانی وەزیری کاروباری کۆمەڵایەتیمان کرد لە هەولێر و بەڵێنی ئەوەیدا کە ناوەکانە نێرن بۆ بەغا و بە دوای کەیسەوە ئەبن وەکە ئەم ڕۆژ بۆ خۆتان نەزانن 2 ڕۆژە نوێنەرانی هەردوو لە هەولێر دانیشتنیان هەیە هیوادارن لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستانە بڕیارەکانی دادگای فیدراڵی جێبەجێ بکەن و ڕێکارەکانی بودجە جێبەجێ بکەن بۆی هیچ کە خەڵکی کوردستان نەبێتە سوتەمەنی هەڵەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە و سوپاس. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە خێراتنی یەکێتی کەمەندامانەکەین بۆ نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەبارەت بە داواکاری کەمەندامان بەڕێزان لە ساڵی 2011 یاسای ژمارە 22 یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە تێیدا سندوقێک دەبێت دروست بکرێ سندوقی شیاندنی کەمەندامان چاودێری و شیاندنی کەمەندامان بەداخەوە ئەو سندوقە دروست نەبووە و دەبوو ئەو سندوقە هەبوایە بۆ ئەوەی کە مەسەلەی کەمەندامان بەم دۆخە و بەمڕۆ نەگەشتایە. بابەتێکی تر ماف و ئیمتیازاتەکانیانە کە لەو یاسایە حکوومەتی هەرێمی کوردستان دوای 13 ساڵ بە جێبەجێ نەکردنی یاساکە کەمەندامان ئێستا ناچارن داواکەیان لە حکوومەتی ئیتیحادی بکەن بۆ ئەوەی موچەکەیان کە موچە نییە لە ڕاستیە ئەمەی کەمەندامان هاوکاریە 150,000 ئێمە لە ماوەی ڕابردووە یاسایی خاوەن پێداویستیە تایبەتیەکانی عێراقمان هەموار کرد و ئەو مینحەیەی کە لە عێراق بۆ کەم ئەندامان هەبوو بەرز بۆ 250,000 دینار کە لە هەرێمی کوردستان ئەوەی فەرمانبەر نەبێ هیچی نەبێ 150,000 دینارە. ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان لە هەرێم جێبەجێ بکا کە بەداخەوە نەیکردووە و من ڕاشکاوانە بە کەمەندامان ئەڵێم بەڕێزان ئێمە یاسای تایبەت بە خۆمان هەیە عێراقیش یاسای تایبەت بە خۆی هەیە ئەو یاساکەی خۆی هەموار کردووە و مینحەکەی زیاد کردووە. پێش ئەوەی داوا لە عێراق بکەین ئەرکی هەرێمی کوردستان بوو کە یاساکەی خۆی دەری کردووە جێبەجێی بکات جێبەجێی نەکردووە. ئێمە تەنها
مینحەکەمان نییە بۆ کەمەندامان کە کەمە، بەڵکو 40,000 کەمەندام و خاوەن پێداویستی تر هەیە تۆمار نەکراوە. هەزاران خاوەن پێداویستی تایبەتی تر هەیە کە مینحەکەی بڕدراوە لە ساڵی 2016ەوە. شەلەل دەماخێک، نابینایەک، تالاسیمایەک کە هەموو ئەمانە دەبوو لە ناو کۆمەڵگەیە حکوومەت چاوی زیاتری لەسەر ئەمانە بوایە. تەنانەت بە خێوکارەکانیان کە بە پێی یاساکە دەبێت لە 150 کەمترین موچە لە هەرێمی کوردستان چەنە لە 150 ئەوەندەی پێ بدرێ بۆ ئەوەی کە خۆی تەرخانەکە بۆ کەم ئەندامێکی کە لە ماڵەوە هەیەتی. معاناتەکان زۆرن، بەڵام کەمەندامان خاوەن پێداویستی تایبەت کەمترین ئاوڕیان لێدراوەتەوە، زۆرترین داواکاری و پێداویستیان هەیە و بە خێر و هاوکاری ژیانیان بردۆتە سەر کە لە هەموو بۆنەیەکە ئەمان ئەم داوا و داخوازیان هەیە. ئێمە نازانین چۆن ئەمە بتوانین لە عێراق بگەێنینە ئاستی ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتی هەرێمیش وەکو عێراق بێ، بەڵام هەرچیمان پێ بکرێ هەوڵە دەین هەرچەنە کۆمەڵێ دۆسیەی تری موچەخۆران و گرێبەست و وەسیە یەکەم و خاوەن بڕوانامەی باڵا و دانەمەزرا و ئەوانەشمان هەیە. بابەتی خانەنشینیش لە ڕاستیا بۆی بەرچاوتان ڕوون بێ، هەرێم کاری بە یاسایەکی هەڵوەشاوە کردووە، دوایی محکەمەی ئیتیحادی یاساکەی جارێکی تر ڕەت کردوتەوە و بڕیاری داوەکە یاسای خانەنشینیە گرتووی عێراق کاری پێ بکرێ. واتە تەنها بڕیارێک نییە لە حکوومەتەوە، لە حکوومەتی ئیتیحادی یا هەرێم بۆەوەی خانەنشینان موچەکانیان هاوتا بکرێ. کێشەیەکی ڕیشەیی یاسایی هەبووە، محکەمەی ئیتیحادی حەلی کردووە کاتێک کە هەرێمی کوردستان خۆی حەلی نەکرد. من ئەندامی پەرلەمانی کوردستان بووم لە لیژنەی دارایی، یاسای ژمارە 2014مان لە ساڵی 2015 هەموار کردەوە لە پەرلەمانی کوردستان، هاوشێوەمان کرد لەگەڵ پلە وەزیفیەکانی هەرێم، ناردمان بۆ ئەنجومەنی وەزیران، لە کابینەی هەژ ڕەدی کردەوە. بۆیە ئومێد دەکەم ئینشاءڵڵا کەمەندامان یەکەم تۆماری نوێیان بۆ بکرێتەوە، دووەم یاسای ژمارە 22 ساڵی 2011 حکوومەتی هەرێم جێبەجێ بکە، پێویستمان بە عێراق نابێ و زۆر سوپاس. کاک دکتۆر بڕیار قسەیەکی هەیە. بە ناوی خوای گەورە و میهرەبان، ئەمڕۆ ئێمە کۆبوونێتەوە بۆ پشتیوانی لە کەمەندامان و بۆ داوەڕەوەکانیان کە خۆی لە یەک داوایە بینێتەوەیش هاوتاکردنی موچەکانیان. باشەوە ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ پشتیوانی خۆمان وەکو هاوڕێیانی پەرلەمانتارانی کە لێرە وەستاون ئاماژەیان پێەیە، ئەویش داکۆکیکردنە یاخود پشتیوانیکردنە لە داوای کەمەندامان کە بریتیە لە هاوتاکردنی موچەکانیان یاخود شایستەکانیان، شایستەدارایەکانیان لەگەڵ بەغدایە کە ئەمە مەفروض بوو، پێویستی بە داواکاری نەبووایە. بەڕێزان لە 2014ەوە کە لێبڕینی جۆراوجۆر و نەدانی موچە دەستی پێکرد بەداخەوە، هیچێک لەو چینانەشی کە دەستی بۆ برا کەمەندامان بوو، بە شێوەیەک کە ڕێژەی کەمەندامی کە لە ژوورەوە ئاماژەشیان پێەیە بەرزکرایە بۆ لە 165 و لە 170 کە ئەمە پێچەوانەی ستانداردی نێودەوڵەتیە، پێچەوانەی ئەوەیە کە لە عێراق هەبووە و پێچەوانەی ئەوەشە کە لە هەرێمی کوردستانە پێشووتر هەبووە. واتە وا دەریان خستووە کە هەندێک کەم ئەندام گوایە موچەکانیان بەرزایە وەرەگرن. ئەمە نەک تەنها کەم ئەندام لە ڕووی جەستەییەوە کە پێشتر کەم ئەندام بووە، بەڵکو لە ڕووی ڕۆحیشەوە ئەزیێتیانەوە، لە ڕووی دەرونیەوە تێکیان شکانەوە. ئێمە ئەم بابەتانە و ئەم جۆرە هەنگاوانەی کەندراوە بەداخەوە و لە ئەتوانین بڵێن بە درێژایی مودەی 10 ساڵ کە بەردەوام بووە، نەک تەنها کەمەندامانیش بە طریقەی جۆراوجۆر دەستکاری موچە و ئیمتیاز و حەقی هاوڵاتی و موچەخۆر کراوە کە ئەمانە هەمووی پێچەوانەی
دەوڵەتی موسساتی و پێچەوانی بنەمای پێکەوەژیان و پێچەوانی ئەو یاسا بەرکارانەیە کە لە هەرێمی کوردستان هەیە. ئێمە ئومێ دەکەین کە لەگەڵ دەستپێکردنەوەی یا لە دوای ئەم خولی پەرلەمانەوە پەرلەمان دەوری خۆی بە فعلی ببینێت و حکومەت و کابینەی حکومەت و وەزیر نەتوانێت پێچەوانەی یاسا یاخود کار بە یاسا نەکات و بە تعلیماتێک وەکو چۆن پێشتر کە بینیمان باجیان زیاد کردووە، موچە بڕدراوە، هەموو ئەمانە ڕووی داوە، وەکو کەمەندامانیش ڕێژەکانیان زیاد کراوە کە هەموو ئەمانە مەفروزە بە یاسا ڕێک بکڕێت، نەک بە قەراری شەخسێک یان وەزیرێک یان موسسەیەک. دەبەرەوە ئومێدەوارین کە ئەمانە لە دوای ئەم خولی پەرلەمانەوە هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ نظامی پەرلەمانی، بۆ بنەماکانی دیموکراسی و هەتا ئەو کاتەش ئێمە بەڵێنمان داوە بەم هاوڕێیانەمان لێرە کە لە بەغدا و پشتیوانی داواکانیانە بین و هەموو جوهدی خۆمانە خەینە کار بۆ ئەوەی ئەو داوای ئەوان کە هاوتاکردنیانە لەگەڵ کەمەندامانی عێراقا جێبەجێ بکرێت. زۆر سپاس. بەڵە بەدڵنیاییەوە هاتنی شاندی حکوومەتی فیدرال بۆ هەرێمی کوردستان و گفتوگۆکانیان لە دوێنێەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان هەنگاوێکی ئیجابیە بەڕاستی بۆ لێک نزیکردنەوەی بیرروبۆچوونەکان یاخود تێڕوانینەکان سەبارەت بۆ کێشە و ئاڵۆزیانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردووە هەبوو لە نێوان هەرێم و بەغدایە سەرەتایەکی باشە بۆ لێک تێگەیشتنێکی باشتر بۆ ئەوەی کەوا ئەو کێشانی کە ماوە لە نێوان هەردوو لایە بتوانرێ لە نزیکەوە هەردوو لا تێڕوانین خوانی بخەنە سەر و بتوانرێت لە ئایندێکی نزیکە چارەسەری گونجایی بۆ بدۆزرێتەوە. بەدڵنیاییەوە بەنسبەت موچەی مانگی هەشتەوە دیارە بنەڕەتا خۆی حکوومەتی فدرال موچەی مانگی هەشتی خەرج کردو، بەڵام لە هەرێمی کوردستان بۆ مانگی حەوت خەرج کرا. بەنسبەت موچەی مانگی حەوتەوە حکوومەتی فدرال وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دارایی کۆمەڵێک تێبینیان هەبووە لەسەر لیستی موچە خۆرانی هەرێمی کوردستان و داوایان لە هەرێمی کوردستان کردووەکەوە ڕوونکردنەوە با لەسەر ئەو تێبینیانە لەسەر ئەو با بڵێن ملاحەزانەی کە ئەوان پێیان وایە کە بۆتە هۆی ئەوەی کەوا هەرێمی کوردستان بڕێکی زیاتر پارە وەربگرێت لە ماوەی مانگەکانی ڕابردووە کەوان باز لە 595 میلیارد دینارەکان کە گوایە لە مانگەکانی یەک تاوەکو مانگی 6 بۆ هەرێمی کوردستان مانگانە بڕێکی زیاتر خەرج کراوە. بۆیە چاوەڕێوە کرێت کە بەپێ ئەو ڕێکەوتنی کە هەردوو لا کردوانە لە ئایندێکی نزیکا کە چەند هەفتەیەکە بتوانرێت ئەو تێبینیانە چارەسەر بکرێتەوەکو حکوومەتی فدرال موچەی مانگی حەوت لە بنەڕەتا کە خۆی مانگی حەوتەکە بێ بە مانگی هەشت بۆ هەرێمی کوردستان خەرج بکرێت و ئەم هاتنی شاندەکەش بۆ هەرێمی کوردستان لە دوێنێوانێ و ئەمڕۆژ کۆبنەکانیان بەردەوامە توانین بڵێن لەو هەنگاوانەیەک بۆ چارەسەرکردنی ئەو تێبینیانە چونکە هەندێک لەو تێبینیانە ڕاستە بۆتە هۆی بڕین و یاخود دواکەوتنی موچەی هەرێمی کوردستان بۆ مانگی حەوت، بەڵام بەشێکیشی بەڕاستی با بڵێن توانین بڵێن خەتای حکوومەتی هەرێمی کوردستان نییە. یەکێ لەو مادانە مەسەلەی خوێندنی کوردیە بەڕێزان لە هەرێمی کوردستانە کە خەرجەکانیان خەرجی خوێندنی کوردی لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک لە خانەقین لە شنگان لەو ناوچانە خوێندنی کوردی ئەرکی ئەم خوێندنە هێشتا لەسەر حکوومەتی هەرێمە لە ساڵی 2006 تاوەکو ئێستا خەرجی ئەم خوێندنە لەسەر هەرێمی کوردستانە کە لە بنەڕەتە ئەبوایە ئەمە لەسەر حکوومەتی فیدرال بووایە. بۆیە بەنسبەت حکوومەتی فیدراڵەوانە لە ناو لیستی موچەی هەرێمی کوردستانە کە ئەم ناوانە بینراوە کە نزیکەی 14,000 کەسن و حساب کراوەکەوانە دوو موچەن، بۆیە موچەکانیان بڕیوە لە بنەڕەتە ئەمانە هەر یەک موچە وەرەگرن کە لە هەرێمی کوردستانیان وەرگرتووە و پێویستە کاکە دۆسەی ئەم مامۆستا بەڕێزانە بچێتەوە سەر حکوومەتی فیدرال و موچەکانیان ئەوان لە ئەستۆی بگرن. بۆ ئێمە یەکێکە لەو تێبینیانەی کە لەلایەن دیوانی چاودێری دارایی و حکوومەتی فیدرالیەوە لەسەر لیستی موچەی هەرێمی کوردستان بووە، بەڵام لە ڕاستیە ئەمە هەڵە لێ تێگەیشتنێک بووە. بۆیە چاوەڕوان نەکرێت لە ئایندێکی نزیکە ئەو تێبینیانە چارەسەر بکرێت و دوای ئەوەش حکوومەتی فیدرال موچەی مانگی هەشتە نێرێت. سپاس.